پارتی سەربەخۆیی کوردستان بە بۆنەی 38مین ساڵیادی دامەزرانیەوە پەیامێکی ڕوو بە خەڵکی کوردستان بڵاو کردەوە. دەقی پەیامەکە بەم چەشنێر. پەیامی پارتی سەربەخۆیی کوردستان بە بۆنەی 38مین ساڵیادی دامەزرانیەوە. پیرۆز بێت 38مین ساڵیادی دامەزرانی پارتی سەربەخۆیی کوردستان. هاونیشتمانانی بەڕێز، خەباتکاران و هەموو دڵسۆزانی نەتەوەی کورد. 38 ساڵ لەمەوبەر لە ساڵی 1988 زاینی بەرەی یەکگرتووی دموکراتی کوردستان دامەزرا و دوای 2 ساڵ خەبات و تێکۆشان بۆ ڕزگاری و سەربەخۆیی کوردستان لە یەکەم کۆنگرەی خۆیدا لە 19 ئاپریلی 1990 زاینی ناوی بەرەی گۆڕی و ناوی پارتی سەربەخۆیی کوردستانی بۆ درێژەدان بە خەباتی سەربەخۆیی خوازی هەڵبژارد. بەم بۆنە پیرۆزەوە پیرۆزبایی لە خۆمان و لە گشت خەڵکی کوردستان دەکەین و دڵخۆشین کە دوای 38 ساڵ خەبات و تێکۆشانمان بۆ سەربەخۆیی و سەروەری سیاسی نەتەوەی کورد ئێستا ویست و خواستی زۆرینەی هەرە زۆری خەڵکی کوردستان ڕزگاری و سەربەخۆیی نیشتیمان و تێکۆشانە بۆ بنیاتنانی دەوڵەتی نەتەوەیی دموکراتیک و سەربەخۆیی کوردستان. خەبات و تێکۆشانی پارتی سەربەخۆیی کوردستان لەو 38 ساڵەدا دەگەڵ ئەوەش کە خەباتێکی بەرحەق و ڕەوا بووە، لە هەمان کاتیشدا خەباتێکی زەحمەت و پڕ لەبەربەست بووە. لەلایەک خەبات بۆ سازدانی نەتەوەیەک کە شانازی بە بوونی خۆی و نیشتیمانەکەی بکات و لەلایەکیش خەبات دژی داگیرکاری خەڵک و خاکی کوردستان. هاو نیشتیمانانی هێژە، پارتی سەربەخۆیی کوردستان لە کات و ساتێکی زۆر هەستیاردا دەستی بە خەبات و تێکۆشانی سەربەخۆیی خوازی کرد، کاتێک کە نەک تەنیا هیچ ڕێکخراوێکی سیاسی دیکە لە مەیدانی خەباتی سەربەخۆیی خوازیدا نەبوون، بەڵکو باسی سەربەخۆییش زۆر بڤە و دوور بوو لە بیری زۆربەی خەڵکی سیاسی ئەودەمی کوردستان. لەو کاتەدا هەندێک ڕووناکبیر و تەنانەت هەندێک ئەحزابی سیاسی کوردیش دروشمی سەربەخۆیی کوردستانیان وەک شێعری شاعیران یان وەک خەونێک دەبینی. بەڵام پارتی سەربەخۆیی کوردستان بە باوەڕێکی قوڵ و ئێرادەیەکی پتەوەوە ئەو خەونەی کرد بە ئامانجێکی سیاسی و نیشتیمانی و خەباتی بەردەوامی بۆ کردووە و لە ئێستادا بۆتە وێژمان و خواستی یەکەم و سەرەکی خەڵک و شەقامی کوردستان. لە ماوەی ئەم 38 ساڵەدا گۆڕانکاری گەورە لە بیر و هەستی گشتی خەڵکی کوردستاندا پێکاتووە. ئەوەی کە ڕۆژگارێک وەک خەونێک دەبیندرا ئێستا بۆتە داواکارێکی گشتی و ئاشکرا. ئەمڕۆ زۆربەی نزیک بە تەواوی خەڵکی کوردستان خوازیاری سەربەخۆیی کوردستان و باوەڕیان وایە کە تا کورد نەبێتە خاوەن دەوڵەتی سەربەخۆی خۆی ناتوانێ خاوەندارێتی لە نیشتیمان و بوونی نەتەوەیی خۆی بکات و هەمیشە لەژێر تەوژمی زەبر و زەنگی داگیرکراوی و ماف لێ زەوتکراویدا دەمێنێتەوە. کوردە دەوڵەتی نەبێت ئەمە هەر بەشیە بێت، کوردە دەوڵەتی نەبێت ئەمە هەر بەشیە بێت، کوردە دەوڵەتی نەبێت ئەمە هەر بەشیە بێت. لەلایەکی دیکەشەوە ئێستا کۆمەڵێکی زۆر لە ڕێکخراوی سیاسی و مەدەنی و کەسایەتی سەربەخۆیی خواز هاتوونەتە مەیدان و خەبات دەکەن بۆ ڕزگاری یەکجاری کوردستان. ئەمە نیشانەی گەشە و پەرەسەندنی بیر و هزری نەتەوەییە. هەروەها ئێستا هیچ ڕێکخراوێکی کوردی نییە کە بەڕوونی دژایەتی خەباتی سەربەخۆیی خوازی بکە.
ئەگەر هەندێک لەو ڕێکخراوانە کە بۆ خۆشیان بەکردەوە هەنگاو نانێن بۆ ڕزگاری و دامەزراندنی دەوڵەتی سەربەخۆی کوردستان، بەڵام دژایەتی ئەو خەباتەش ناکەن. لە ڕووی نێودەوڵەتیشەوە لە ماوەی ئەم 38 ساڵەدا تێڕوانینی جیهان بەرامبەر بە پرسیینەتەوەی کورد گۆڕانێکی بەرچاوی بەخۆ بینیوە. ئەگەر لە ڕابردوودا پرسی کورد زۆر جار لە چوارچیەوەی ناوخۆی وڵاتانی داگیرکەر و ناوچەییدا دەبیندرا و پێناسەی بۆ دەکرایەوە، ئێستا بۆتە بابەتێکی گرنگی نێودەوڵەتی کە لە میدیا و ناوەندە سیاسیە جیهانیەکاندا باسی لێ دەکرێت. ئێستا خەڵکانی دنیا زیاتر ئاشنابوون بە مێژوو، ماف و خەباتی ڕەوای نەتەوەی کورد و زۆر جار هاو دەنگی و پشتیوانی خۆشیان پێشان دەدەن. ئەم ئاڵوگۆڕە نێودەوڵەتیانە لەگەڵ ئەو گەشەی کە لە ناوخۆی کوردستاندا ڕوویداوە، هیوایەکی زیاتری دروست کردووە بۆ ئەوەی پرسی سەربەخۆیی کوردستان لەسەر ئاستی جیهانیش زیاتر ناسرا و پەسەندکراو بێت. بە بێگومان بەشێک لەم گۆڕانکاریە مێژوویانە دەگەڕێتەوە بۆ بوون و خەباتی سەربەخۆیی خوازی پارتی سەربەخۆیی کوردستان کە هەمیشە بە شانازیەوە لەسەر ئەو ڕۆڵەی خۆی دەوەستێت و بەردەوام دەبێت. پارتی سەربەخۆیی کوردستان ئێستا دڵخۆشە بە بوونی ئەم هەموو دەنگ و هێز و ڕێکخراوانەی کە هاو ئامانجن لەگەڵ دروشمی پیرۆزی سەربەخۆیی بۆ کوردستان. هاو نیشتمانان، ئەمڕۆ لە کاتێکدا یادی 38 ساڵەی دامەزرانی پارتی سەربەخۆیی کوردستان دەکەینەوە کە ناوچەکەی ئێمە بەهۆی شەڕی ڕژیمی ئێران دژی ئەمریکا و ئیسرائیل تووشی شڵەژان و نائارامیەکی قوڵتر بۆتەوە و ئەمانەش کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر ئاسایش و ژیانی گەلانی ناوچەکە هەیە. ئێمە هیوادارین کە ئەم شەڕ و ئاڵۆزیانە بە زووترین کات کۆتاییان پێبێ و ئارامی و ئاسوودەیی بگەڕێتەوە بۆ هەموو گەلانی ناوچەکە و هەموو گەلانی ناوچەکە بە مافەکانی خۆیان بگەن و ببێتە سەرچاوەی خێر و خۆشی، ئازادی و ڕزگاری بۆ خەڵکانی خاکدا گیرکرا و بەگشتی و بە تایبەتی بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کە نزیکەی 1 سەدەیە لەژێر باری قورس و پڕ لە ئازاری داگیرکراوی بەدەست ڕژیمی ئێرانیدا ژیان بەسەر دەبن. خەوتی خۆراگری کوردستان. لێرەدا پێویستە ئاماژەیەک بە پێکاتنی هاوپەیمانی هێزە سیاسەکانی کوردستانی ئێرانیش بکەین وەک هەنگاوێکی گرنگ و پڕ لە هیوا بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەم هاوپەیمانیە دەتوانێت ببێتە بنەمای یەکگرتووی و هاوکاریکردنی باشتر بۆ بەدەستێنانی مافڕەواکانی نەتەوەی کورد. لەم ڕوانگەیەوە داوا دەکەین کە ئەم هاوپەیمانیە هەرچی زووتر بەرفراوانتر بکرێت و ڕێکاری کار و چالاکیەکانی بە شێوەیەکی ڕوون و کاریگەر دیاری بکرێ بۆ ئەوەی ببێتە هێزێکی کاریگەر لەسەر ئاستی نێوخۆیی و نێودەوڵەتی. پارتی سەربەخۆیی کوردستان هیوادارە و باوەڕی وایە کە پرسی سەربەخۆیی کوردستان زیاتر و زیاتر پەرەدەستێنێت و دەبێتە یەکگرتوویەکی نیشتیمانی کە ئاکامەکەی ڕزگاری کوردستان و دامەزراندنی دەوڵەتی سەربەخۆیی کوردستان دەبێت. بە هیوای ئەو ڕۆژەی کە ئاڵای کوردستان لەسەر بانی دەوڵەتی سەربەخۆیی کوردستان بشکێتەوە و خەڵک و خاکی نیشتیمان بە ئاسوودەیی و بە ئەمنیەتەوە ژیان بەسەر بەرن. سەرکەوێ خەباتی ڕزگاری خوازی کوردستان، پارتی سەربەخۆیی
کوردستان